بەڵە خۆشەویستان لەم تەوەرەیە باس لە ڕۆڵ و تایبەتمەندی پارێزەرانی میراتی سروشی ژینگاکەین کە بێگومان پێیانەوتێت پۆلیسی دارستان و پاوان کە ئەمڕۆ ڕۆژی ئەوانە پیرۆزباییە لەکەین و ڕۆڵ و ئەرکێکی پیرۆز جێبەجێەکەن کە جێگەی ڕێز و ستایشن هەمیشە بابزانین ڕۆڵی ئەوان لە پاراستنی ژینگە و دارستانەکان چییە؟ ئەرکی بە تایبەتی پۆلیسی دارستان لەگەڵ پارێزەرانی ژینگە لەگەڵ پۆلیسی دارستان ئەم ئەرکە چۆن چۆنیە لە وڵاتان چۆنە لای ئێمە چۆنە دابشکاری بۆ کراوە نەکراوە ئەو ئەرکانی کە لە پێناو پاراستنی ژینگە و زۆر جار تێکەڵ کێشیەکەی ئەڵن لە نێوان چوزانم پاسەوانی سنوور دەتاخلی ئەم بابەتی دارستان و پاراستنی دارستان و ژینگە ئاکا زۆر جار پۆلیسی دارستانە زۆر جار ینی ئەمانە ئەم تێکەڵیە هەیە لەم تەوەرەی هەوڵ دەدەین تۆزێک بابەتەکە بە دروستتر باس بکەین وە چۆن پاوانەکانی کوردستان ئاپارێزێن و ئەم ئەرکەی ئەوان چۆنە دیار خورشید لێبسایی بەشی دارستان لا بەڕێبەرایەتی دارستان و پاوانی سلێمانی میوانمانە کاک دیاری زۆر زۆر بەخێر بێی سڵاو لەبێ کاک دیاری بەخێر بێی سەرچاوان زۆر سپاس بەخێر بێی ڕێگاڵین پۆلیسی دارستان و پاوانی تر تێگەێنە بێ ئیشەکە بەس ئەوە بێت کە بەلای دارستان و پاوانە ڕاوانە بەڵام چەند ئەرکێکی تری ژێ ڕاستە بەس وەکو ڕاستکردنەوەیەک ئێمە بەڕێوەبەرایەتی دارستان و پاوانە بەڕێوەبەرایەتی پۆلیس و پۆلیسی دارستان و پاراستنی ژینگە بڵێن دوو فەرمانگەی جیاواز ئێمە وەکو لایەنی جێبەجێکان لە زیادکردنی ڕوبەری دارستانە دەستکردەکان پاراستنی دارستانە سروشتەکان یاسای تایبەت بە خۆمانمان هەیە و برایانی پۆلیسی دارستان زیاتر ئەرکەکەیان پاراستنی دارستانەکانە لە ڕووی ئەو تەجاوزاتانی کە ئەو زیادڕەوانی کاکرێتە سەریان ڕاوکردنیان هەر ڕێکارێکی تر کە زەرەر بە ژینگە و بە دارستان و بە پاوانەکان بگەێنێ بەس وەکو لایەنی ئێمە سەر بە وەزارەتی کشتتوکاڵی ئەوان سەر بە وەزارەتی ناوخۆن یعنی تقریبەن ڕۆڵەکانمان جیاواز تاواکەری یەکتریە بەڵام جیاوازە تاواکەری یەکترین بەڵام جیاوازە ڕۆڵی هەردوولامان زۆر باشە دەستان خۆش بێ کاک دیاری لە ئێستاە بۆ نمونە ئەم حاڵەتانە هەر هەیە بە شێوەی نایاسایی خەڵک بێت جوزام لە دارستانەکانە دارەکان ببڕێتەوە زەر و روزیان بە ژینگەی ئەو شوێنانە بگەێنە وەڵی بەداخەوە ئەگەر بڵێم لە هەر شوێنێک لە دنیای دارستانە بێ زیادە ڕەویشەیە پابند نەبوون بە یاسا و ڕێنمایەکانی تایبەت بە دارستانەیە بە ژینگە هەیە لە لای خۆشمان بەدەر نییە لەوە ڕۆژانێمە ڕوبەڕووی ئەوە بینەوە بۆ نمونە چ لە ڕێگەی کرد نانەوەی ئاگرەوە بێت لە ڕێگەی بڕینەوەی دارەوە بێ لە ڕێگەی بۆ نمونە ئامانجێکی کێ هەیە سووتانی دارستانە یان پاوانە یعنی تا ڕادەیەکی زۆرە مەوەستی دەسەرەوەی تا چەند خەڵکەکە ڕۆشن بیری ژینگەی و بۆ نمونە گرنگی ڕۆڵی دارستانە زانێ یعنی ئێمە ڕۆژانە بەرکەوتمان لەگەڵ و حاڵەتانە هەیەکەیەتە لامان و بۆ نمونە ڕێکاری بەرامبەر گیرێتە بەر و ئەندرێ بۆ دادگاکان بەڵێ بەداخەوە هەیە بەس لە هەمان کاتشابێ ڕۆژێکی نوێ تۆزێ گەشتبین بین خەڵکیش ئێستا لەم کاتەیە ینی سوپاس بخوا بەشێکی ڕۆشنبیریەکی تایبەتی هەیە لەوە تێگەشتۆ ڕۆڵ و گرنگی دارستانەکان بۆ شارەکە بۆ کوردستان و بۆ وڵاتەکەمان ینی لەوە تا ڕادێکی باش تێگەیشتۆ باش ئەم ڕۆژە چیەکە دیاری بۆچی لەم ڕۆژەیە دیاریکراوە بە ڕۆژی جیهانی دارستان و پاوان وەڵی خۆی ڕاستی ڕۆژی جیهانی دارستان 21 سێیە ڕۆژی بەس تایبەت بە دارستان ڕۆژی ئەوانەی کە پارێزەرانن لە دارستان و ئەوانە ڕۆژێک کە دیاریکراوە بەڕاستی ئەمە لە ڕێگەی نەتەوەی گرتوەکان و دیاریەکرێ لەسەر چ بنەمایەکە بەڕاستی زانیارێکی تەواوم لەسەرەوە نییە بەس ئێمە وەکو خۆمان 21 سێ ڕۆژی جیهانی دارستانە کە پەیوەندیدارە زیاتر بە ئێمەوە باشە کاک دیاری لە ئێستا ئەم مەترسیەکانی ئەو مەترسیانی کە لەسەر دارستانەکانی ئەم سنوورەی خۆمان هەیە ئەوەی بەڕێستان بزانن بۆ نمونە زۆرتر زیانەکان بڕینەوەی دارستانەکانە ئاگرکەوتنەوەیە بەداخەوە ساڵانە تایبەتر لە چیایی ئەزمەڕ و گۆیژا بینین کە ژمارەیەکی زۆر لە دارەکان لە ناوچن بۆی ئاگرکەوتنەوە ڕۆکو لە ماوەی پێشووتری شاهبوو بەداخەوە زۆرترین زیانەکان کامانن ئەوانی کە هەن وڵای بێ بەداخەوە بیڵێن زۆرترین زیان کە بەر دارستانەکانەکەوێ ئاگرکەوتنەوەی ئێستا یعنی بە پێی تازەترین ئامار کە بەدەست ئێمە گەیشتۆ لەلایەن برایانی
پۆلیسی دارستان و ژینگەوە لە سەرەتای بڵێن لە 21 پێنجەوەی تر دەستی پێ کردو ئاگرکەوتنەوە ئەوەی تا ئێستا بەدەستی ئێمە گەشتووە نزیکەی 600 دۆنم دارستانی سروشتی و دەستکرد سوتاوە دەستکردەکە کەمترینە 140 دۆنمە کە ئەمەی شاخی گۆیژە بوو کە 22 مانگ شەوی 22 ئاگری کرد 140 دۆن بوو یعنی ئاگر هەڕەشەیەکی گەورەیە لەسەر دارستانەکان بەداخەوە ئیتر ئاگرکەوتنەوە کە لە ڕێگەی بۆ نمونە بەمەبەست بێ بێمەبەست بێ یان هۆکاری سروشتی بێت یان هەر شتێکی کەی لە پشتەوە بێ هۆکاری بارودۆخی جەنگ و ئەوانە بێت کۆمەڵێک زیانی زۆر لە دارستانەکانە درێت چکە بەڕاستی دارستان وەک بڵێن دارستان هەژارە یعنی چەند خزمەتە کرێ وەکو دارستانە دەستکردەکان وەکو خۆیشی کە لە سروش تاخوا دروستی کردو بە ئێمەی بەخشیوە بۆ هەموو سەختیاتێ پەڕێ بەس ئەکرێک چرخێک بچووکترین هەڵە لە ناوی کاک دیاری کامیان زۆرترە سووتانی مەبەستداریان بێ مەبەست وڵی بەڕاستی مەبەستدارەکە جاری وا هەیە یعنی کاتێکە بە مەبەستەکرێت زۆر کەم ڕوونە بێتەوە یان بەڵگەت لەسەری دەسەکەوێت بەس ئەوەی کە ڕووەدا بەگشتی ینی جاری وایە هەڵەیە یعنی هەڵەیە ینی لە نەبوونی ڕۆشنبیری تاکەوەی کە بۆ نمونە تۆ لەم وەرزی هاوینەیە ئەچیت لە نزیک پوش و دارستانێک ئاگرێکەکەیتەوە دوایی بەجێ هەڵیت لە مەترسی ئەمە تێناگەی ئەمە چ بۆ نمونە کارەساتێک دوادرێنێتەوە لەسەر دارستان و بۆ نمونە ئەو گیانەوە و باڵندە و زیندەوەرانەی لەو شوێنەیە هەن تۆ کە لەم ڕۆڵە تێناگەی ئیهمالیەکەی یان لە شوێنێکە مەقەڵێکی داناوە مەقاڵ ئێمە یعنی هەوا هەیە بەڕاستی سێمە لە گۆژە لەگەڵ خۆیان لە گۆژە ساڵی پار ئێمە خۆمان بەردەوام لەگەڵ برایانی هێزەکانی فریاکەوتنی بڵێن پاراستنی شاخی گۆژە لەسەر شاخ بووین لە کاتێک ئەمە مەدەنین ئێمە توانین بۆ من تا سعات دوو داوامی خۆمان بکەین و دواتر بەس دەبەر خاتنی نەسووتانی گۆژە هەتاکو سعادێک و دوێمە لێو ماوینێتەوە خەڵکمان بینیەوە لەسەر قسەکەی بەڕێز مەقاڵێکی داناوە ئەمە سیاجەکەیە گۆژە خوارەوەی دارستانەکەی و پوشە ئاگرەکە لێدا پزریشکی ئاگرەکە باتە خوارەوە ئەڵێ ئاگرەکە کوژێنەوەڵێ بۆچی یعنی بەڕاستی ئەمە ئەوێتە هۆی کارەسات یعنی نەبوونی ڕۆشنبیرەکە نەزانینی گرنگی ڕۆڵی دارستان و لەسەر ژینگە و ژیانی مرۆڤ یعنی زۆر زۆر کارەساتنێتەوە ئێستا ئەوە ئەو شەوە بڵێن 22 مانگ 140 دۆنم سوتا بەس خۆشبەختانە بڵێن لەبەرەوەی ساڵی پێشووتر هەر هەمان شوێن سوتا بوو زیانەکانی ئەم ساڵ کەمتر بوو یعنی بڵێن ساڵی 2 ساڵ پێش ئێستا زەرێرێکی زۆریدا ئەم ساڵ کاگرەکە کەوتەوە خۆشبەختانە بەهۆی ئەو ئاگر بڕانەی کە دروستمان کردووە لە شاخەکە لە دوو ئاگر بڕ ئەم سەر ئەو سەروەستا زیانەکان کارەکەی کاک دیاری وڵی هۆکارەکەی بەڕاستیەوە لایەنی بۆ نمونە ئەمنی کە بە دوایە چنە تا ئێستا هیچ شتێکیان بۆ ڕوون نەبووە تویان هیچ سەرداوێکیان دەست نەکەوت باشە کاک دیاری لە کاتێکا کە ئاگر لە دارستانێک ئەکەوێتەوە لە دوای چەندێک ئەتوانرێت جارێکی تر بۆ نمونە جار لەو دارستانەیە بڕوێنرێتەوە بۆ نمونە ئێستا ئەم 140 دۆنمەی بەداخەوە کۆکو تۆڵ لە شەی 22 مانگیا سووتە ئەم ساڵ کەمتر زیانی هەبوو لە دوای چەندێکەوە بۆ نمونە ئەگەر ڕێکخراوەکانی ژینگە هەوڵی ئەوە بن کە دووبارە ئەوێ سەوزکەنەوە بەڕاستی ئێستا حالێن بۆ منە هەڵمەتێکی لەو بابەتە هەیە بۆ لە هەموو لایەنەکانەوە ژینگە دۆستەکان و پارت ئەوانەی کە بڵێن لە خەمی ژینگەیان و لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی ئەمەشەوە عادەتەن ئێمە بۆ نمونە نەمام ناشتن لە سەرەتای وەرزی پاییز واتە بارانبارین و پەڵەدان ئەتوانین دەست پێ بکەینەوە ینی ئەم ساڵ ئێمە ئەگەر بۆ نمونە مانگی 15 دەیە سەرەتای مانگی 11 کە پەڵەیدا یەکەم بارانباری ئێمە توانین دەست بکەینەوە بە سەوزکردنی هەتاکو بەهاریش بڵێن بەرەو کۆتا ڕات یعنی لەم دوو وەرزەیەمە توانین دەست بکەینەوە بە سەوزکردنی هەر لەم ساڵ زۆر باشە کاک دیاری ئێوە تەکنەلۆژیا و درۆن و ئەم بابەتانە بەکارێنن بۆ چاودێریکردنی دارستانەکان بەڕاستی بەداخەوە بڵێم تا ئێستا شێوازێکی تا بڵێن کلاسیکانە بەکارهێنین لە بەڕێوەبردنی دارستانەکانە ئەمیش ئەگەڕێتەوە بۆ توانا و ئیمکانەتی کە لە بەردەستە یعنی ئەمە بۆ نمونە داواکاری درۆنمان هەبووە بۆ ئاگر کوژانەوە داواکاری درۆنمان هەبوو بۆ چاودێریکردن داواکاری درۆنمان هەبووە بۆ شاندنی تۆ ئەو تۆوانەی کە ئەتوانی لە ڕێگەی درۆنەوە لەو شوێنانە بڵاوی کەیتەوە کە بۆ نمونە دەستی مرۆڤ بە ئاسانی پێی ناگا و ئەتوانی استفادەی لێکەی ئەگەر نزبەیەکی کەمیشی سەوز بێت قازانجێکی زۆرە چکوتکە تۆ لەگەڵی هیلاک ناویت و خزمەتی ناکەی ئاودانی ناوێ بەس بەڕاستی تا ئێستا ئەوانەمان
بەردەست نەبووە یان دابین نەکراوە لە بارودۆخەکانی کە دابین کرێ. باشە کاک دیاری ئەو دارستانە دەستکردانە پاسەوانیان هەیە ینی گرنگە پاسەوانیان بۆ دابنرێ بۆی بپارێزرێن بەدڵنیایەوە ئێمە لە سنووری بەڕێوەبەراتی دارستان و پاوانی سلێمانی نزیکەی 23 هەوە بۆ پرۆژەی دارستانیمان هەیە لە هەموو قەزانەکان و بە قەزای ناوەندی سلێمانیشەوە کە گۆیژە ئەزمەڕ پارکی دارستانی وەیس و ڕازیانە. بەڕاستی لە کاتەکانی پێشووترا بۆن منە لە شاخی گۆیژەلەوە چێت نزیکی 400 کرێکار و پاسەوان و کارمەندی هەبووە ئێستا هاتوۆتە سەر 4 بۆ 5 کەس. لە کاتێکا بوونی پاسەوان یەکێکە لە خاڵە هەرە گرنگەکانی پاراستنی دارستان بە تایبەت لە دارستانە دەستکردەکان لە هەموو وڵاتانی دنیا کاتێکە دارستانێکی دەستکرد دروستەکرێ لەبەرەوەی تێچوویەکی زۆری مادی مرۆیی ماندووبوونێکی زۆری هەیە پێویستێکی زۆری بە پاسەوانە کە لێرەش هەبووە بەڵام بەهۆی ئەو قەیرانی کە دروست بۆ نەبوونی دامەزراندن بەڕاستی لە ئێستاە زۆربەی زۆری شوێنەکانمان یان بێن پاسەوانن یان لە ناچاریە کرێکارەوانی کە پیشیان کرێکارە وەکو پاسەوان دامانەوە یعنی ئەوەی کێکە لە کێشە یعنی نەبوونی میلاکی لە کێشە گەورەکان کە نەتوانی وەک پێویست بۆن منە پاسەوان لە دارستانە دەستکردەکانە هەبێ ئێمە هەوڵیشمانداوە بێ بەس کەم یعنی ئەتوانی بڵێ بەپی پێویستن. باش لە دنیادا کاتێک ئاگرێکەکەوێتەوە ئەوانی کە ئاگرە کوژێنەوە نازم پێڵەن چی کۆڵە پشتێکە لە پشتیان بلاوەی بلاوەری پێڵاوەری ئەوانە هەن بۆ کەسانی ئاگر کوژێنەوەی دارستان با پرسیارەکەم چەند لقێکی لێ بێتەوە هەر هاوڕێیانیان برادرانی ئاگر کوژێنەوەی ناوشارن یەن دارستانە کوژێنەوەیان لە دنیادا پۆلیسی تایبەتێ بە ئاگر کوژێنەوەی گرگرتنی دارستانەکان لای خۆمان ئەو پێداویستیانە هەیە یان نییە پرسیارەکەم دووسێ لە قیتیاب نە بەڕاستی ئەوەی لە دنیاە ئەکرێت بۆ نمونە تیمی تایبەتە بێ جیاواز لە بەرگری شارستانی کە ئیشی بژانەوەی ئاگرەکانی ناوشارە و هەش بێ دارستانەکان بز لای خۆمان بەڕاستی ڕۆڵی برانی بەرگری شارستانی لە کوژانەوەی ئاگرەکان و هاوکاری ئێمە زائیدەن برانی پۆلیسی دارستان و ژینگە پارێزان خەڵکی خۆبەخش کە دڵسۆزی ژینگەیە یعنی ئەمانە هەموو هاوکارە بن لەگەڵەوەشە بەڕێوەبەرایەتی ئێمە و بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان کۆمەڵێکی باش لەو بلاوەرانیان هەیە و ئێمە ئێستا داوای وەجبەیەکی باشمان کردووە بۆمانێ سەرەتا گەشتووە بۆ نمونە بۆ یەکەم جار لەمەی گۆیژە ئێمە توانیمان بەکاری بێنین جۆرێکی زۆر تایبەتە ئەتوانی هەم وەکو هەواکە بتوانی ئاگری پێبژێنیتەوە هەم بۆکسی ئاوی هەیە ئەتوانی ئاویشی تیا بەکاربیێنی بۆ کوژانەوەی ئاگرەکە و لە هەمان کاتە ئەمە توانین بۆ ڕشتنی دەرمانیش بەکاری بێنین لە وەرزی بەهارە کە ئاگر بڕ بە دەرمان دروستەکەین قڕکەری گژوگیا ئەتوانینەوە بەکاربێنین یعنی ئەو بلاوەری پێڵێن بەڵێ سەب یعنی بە شێوەیەکی بەرفراوان بەکارێنرێت لە سنووری خۆم باشە جگە لەو بلاوەرانە کاک دیاری بۆنمە قەتپاڵێکی وەکو گۆیژە ڕەنگە سەخت بێ هەندێک ئۆتۆمبیل و هەندێک بابەت بیگاتێ و کوژانەوەی ئاگرەکەش ڕەنگە هەر قورستر بێ ئێمە ڕاستە هەندێک ئەلیکۆپتەری برایانی پێما بە هەر وەزارەتی ناوخۆ بوو هاتوچۆ بوو بەکارهێنرا ساڵانە بۆ کوژانەوەی ئاگر هیچ ئامێرێکی تر هەیە یان هیچ ئۆتۆمبیلێکەیە بگاتە شوێنە سەختەکان و ئاو بگەینێتە ئەو شوێنانە بۆ کوژانەوەی ئاگرەکان تووشی ئەو ئاستەنگیانە نبینەوە بەڕاستی ئەوەی کێکە لە کێشە هەر گەورەکانی ئەمە لە هەموو دنیاە بۆ نمونەکە لە چیاکان لە شوێنە سەختەکان کە ئاگرەکەوێتەوە شەر نییە هەموو ئەو شوێنانە ڕێگەی ڕۆشنی ئۆتۆمبیلی هەبێت یعنی ئێستا بۆ نمونە گۆیژە ڕێگەیەکی ناوەندی هەیە لە ناوەڕاستی گۆیژە لەم سەر بۆ ئەو سەر بەڵام ڕێگەکە وەک پێویست نییە بۆ ئۆتۆمبیلەکانی ئاگرکوژێنەوەی برایانی بەرگری شارستانی یا بۆ تەنکەرەکانی خۆمان کە هەم بۆ ئاودان بەکارێنین هەم بۆ حاڵەتێکی ئاگرکەوتنەوە پشتیان پێبەستین ئێستا خۆشببختانە لە ڕێگەی پارێزگاری سلێمانی و بجێکی بۆ دابین کراوە بەڕێز کاکشاوە خەریکی فراوانکردنین لەم سەر بۆ ئەو سەر بۆ ئەوەی بتوانین لە حاڵەتێکی وای بەڕێز توتێت ئۆتۆمبیلەکان بگەنەوێ ئەمە بۆ ئێرە بەڵام بۆ دارستانە سروشتەکان بەڕاستی لە هەموو دنیاە بۆ حاڵەتانە کە ڕێگەی سەختە یان ڕێگەی نییە ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەی پێبگا پشت بە فڕۆگەی ئاگرکوژێنەوە بەسن کە ئەمەش پێویستی بە بۆ نمونە شوێنێکە کە سەرچاوەیەکی ئاوی تیا بێت کە بتوانێت خۆتە زایان فڕۆکانە ئەوە نییە بەنیشتنەوە و پڕکرێ ئەچێت و لە دەریاچەیەکە لە شوێنێکای ئاوەکە پڕەکە و ئەی گەڕێنێت و ئێمە یەکێک لە کێشەکانمانەوەی بۆ نمونە
ئەگەر ئەو فڕۆکەشە بێ ئەومان نزیک یعنی تۆ لەم سنووری خۆمان نابێ بگەیتە دەربەنی خانیا بگەیتە دوکان مەسافەیەکی دوورە. باشە کاک دیاری ئەگەر دارستانەکان زمانیان هەبووە ئێستا سکاڵیان لە چیە کرد بۆ نمونە چ شتێک وەکو کەم تەرخەمیەکە یاخود کە تاوەکو ئێستا نەکراوە بۆیە ساڵانە بەداخەوە بە تایبەتر ڕووداوی ئاگرکەوتنەوە لەم دارستانانەیە تاکی دەگەر زمانیان هەبووە سکاڵیان کردایە سکاڵیان لەو کەسانە کرد کە هەتا ئەتوانن لە وەرزە گەرمەکانە چەندین سعاتە بڕنیان بە سعاتەی بڕن بۆی بگەنە ژێر سێبەری دارێک شوێکی تیا بدەن دوایی بەهۆی نەزانی بێ یا بەهۆی وعی بێ لە ئاگرەکەی جێڵێ بێتەوەی سووتانی دارستانەکە بەڕاستی ئەمە وەکوایە چۆن مرۆڤێک دۆستێکی نزیکی خیانەتێکی لێ بکە یان هەڵەیەکی بەرامبەر بکەیان بەجێ یعنی ئەوە بەڕاستی گەورەترین کارە ساتە منم چەند لە ساڵانی پێشوا بزانم هەر لە ڕێگەی بەرنامەی ڕۆژێکی نوێ بوو لە قەرەداغ دانیشتین باسی ئەومان کرد سروشتێکی جوانوانەوتم بە خاتری ئەم سروشتە جوانە بیپارێزن با نەسووتێت ئێستا ئێمە بۆ نمونە لە بەهارە هەموو تۆڕە کۆمەڵایەتەکانە بینی ڤیدۆدان ڕێوێنەدانرێ ئەمە سویسرانی ئەمە کوردستانە ئەمە ڕاست بای ئەوەش تۆ حەق بدە بەوە کە کاتێ وەرزی مەترسیدارە وشکبوونە بیپارێزە بە ئەو سویسرایی کە ئەڵەی بمێنێت باشە کاک دیاری ئەمە بۆچی ئەم ڕووداوانە ساڵانە دووبارە بێت من پەیوەندی بەوە هەیە کە بۆ نمونە سزاکان کە من بۆیە ساڵانە ئەم جۆرە ڕووداوانە دووبارە بێتەوە هاوڵاتیان هەست بە بەرپرسیارەتێکی لەو شێوازە ناکەن یاخود پەیوەندی بە چیترەوە هەیە وڵای ئەکرێ بڵین هەردوو لایەنە بەڕاستی هەرچەند ئێمە بەپێی یاسای دارستانمانە یاسای دارستانی ژمارەدەی ساڵی 2012 وەڕێنمایی ژمارەشتیشمان هەیە تایبەت بۆوانەی کە ئەبنە هۆی ئاگرکەوتنەوە و سزادانیان ئەوە ئیشی برا بە ڕێزەکانمانە لە دادگاکان بەڵام ئەگەر تۆ هەموو شتێکیش هەموو سەرچاوەیەکی مادی مرۆیی بخەیتە خزمەتی دارستانەکانەوە ئەگەر تێگەیشتنێکی گشتی و ڕۆشنبیریەکی گشتی تاک نەبێت ئەم دیاردانە هەر کۆتایی نایەت و جگە لەوەش ئێستا ئێمە لەم کاتەیە بۆ نمونە ئەیبینی لە ئەوروپا شەپۆلێکی گەورەی ئاگرکەوتنەوە و کۆمەڵی وڵاتی گرتوتەوە بزان فەڕەنسا و ئیسپانیا و ئەم وڵاتانە کە بە هەموو توانایانەوە پێیان کۆنتترۆل ناکرێ یعنی ڕووداوی ئاگرکەوتنەوە کە تۆ دارستان هەبوو ئاگرکەوتنەوەش هەرە بێ بەس ئایا ڕێژەکەی چەنە بێت یعنی ئەوە شتێک نییە بڵێ بتوانی بن بڕیکەیت و هەر نەبێت بەڵام بوونی ڕۆشنبیری لەسەرەوەی چۆن دارستانەکان پارێزی چۆن خۆت پارێزی و خۆ دوورخیتەوە لەو شوێنانی کە ئەبنەوە هۆکاری ئاگرکەوتنەوە ئاگریتیانەکەیتەوە بەڕاستی یارمەتی دەرە یعنی ئەمە کەوێتە زیاتر ئەکەوێتە سەر تاک ئەکەوێتە یەک سەر یەک بەیەکی هەری هەندی هاوڵاتی شێ لەو کاتانەیە کە ڕەنگە یارمەتی ئێوە بەن هاوڵاتیانمان هەیە بێ بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ ژینگایەوە من لە سەرەتاشەوە من توتم بۆ نمونەیەمە کاتێک کە بایستی لایەنێکی خراپەکەین لایەنی باش شێ بە باش ئەو شەوە ئێمە لە گۆیژە بووین بەڕاستی کۆمەڵێک زۆر گەنجی خۆبەخش و ژینگە پارێز هاتوون زۆر لە ئێمە ماندووتر بوون ئەوە جگە لە برایانی بەرگری شارستانی ناڵێم پۆلیس دارستان ئەوانە لێ بەس ئەوان وەک خۆبەخش حتا ئاخر نقطەی ئاگرەکە کە کوژاوەتەوە لەگەڵ ئێمە بوون گیان نێشتووە دواتریش بۆ نمونێمە تەنکەرمان بردو و دارانەی گڕی گرتەوە بۆی دواتر گەشتنەکە کوژە یارمەتیان داوین لەگەڵمانە بوون بەبێەوەی هیچ بڵین ناونیشانێکی فەرمیانە بیا لە فەرمان لە خەم خۆری خۆیان لە خەم خۆری خۆیان کاک دیاری نەمامگەتان هەیە پێیوەست بێ بە خۆتانەوە ئەنی پێویست بە بەڕێبەرایەتیەوە بۆ نمونە نەمامێک کە زیانی پێگا ڕاستەخۆ شوێنێکە بێ بۆ بەرهمێنانی نەمام و بۆ جێگەرەوەی ئەو نەمامانی کە زیانیان پێگەیشتووە بە دڵنیایەوە ئێمە شاخی گۆیژەی کە سەوز کراوە لە 1940 دەستکراوە بە سەوزکردنی باش پێش دەستکردن بە سەوزکردنی نەمامگەی سەرچنار نەمامگەی دارستانی سەرچنار لەو ساڵەیە دروست کراوە بە ئامانجی چی بە ئامانجی سەوزکردنی ئەو شوێنانی کە پێویستیان بە دروستکردنی دارستانی دەستکردە ئاین نەمامگەی سەرچنارێکێکە لە نەمامگە هەرە جوانەکان کە توانای بەرەمێنانی ملیۆنێک نەمامی هەیە ساڵانەوە ئێستا نزیکی بڵێم زیاتر لە 500,000 نەمامی تیاکە ئێمە بەکارێنین ئەمە جگەلەوە لە بانی مەقانەمانە لە چەمچەماڵ لە دوکانەمانە لە دەربەنی خانەمانە و لە ڕانێش هەمان بوو تاکو و بڵێن کە بوو بە ئیدارەی سەربەخۆ گەڕاوەتەوە سەروان و پێشتر نەمامگەی سیروانمانە بوو لە سنووری هەڵەبجە بە ئێستا کە بوو بە پارێزگا گەڕاوەتەوە سەروان یعنی لە ئێستا ئەمە 4 نەمامگەمان هەیە
کە ساڵانە کۆمەڵێکی زۆر نەمان بەرەمێنن و بە نرخێکی زۆر ڕەمزی هەمە درێ بە خەڵک هەم خۆمان پشتی پێبەستین بۆ شوێنانی کە بمانەوە سەوزیکەین. زۆر باشە. اینجا کاک دیاری ئەمڕۆ کە ئەم ڕۆژە جیانەیە لە زۆرێک لە وڵاتان باز لە سروشت و ژینگەی خۆیانیان کردو بۆ نمونە میراتی سروشت و ژینگەی ئەو وڵاتانە چۆن و بە شێوازێک بووە. بۆ نمونە لە کوردستانی خۆمانە میراتی سروشتی ژینگەی ئێمە چی بووە؟ بۆ نمونە ئەزاین بەڕوومان هەبووە، قەزوانمان هەبوو، سنەوبەرمان هەبووە، ئەمانە بەرەو کێو چوون، ئەمانە تا چەند وەکو میراتێکی ئەم ژینگەی لێ هاتووە لە کوردستان. هەندێکیان تەمەنێکیانێ وەکو مێژووە پارێزرێن وانە؟ یعنی ئەگەر مەبەستەکەتەوە بێ بۆ نمونە سروشتی ئەمە بەچیە ناسرێتەوە؟ کەمترین ڕەنگە خزمەتیشیانەوێت بەڕاستی وەکو میراتێکی سروشتی وڵاتێکی لێ، یعنی بەڕوو ڕەسەنترین داری وڵاتی ئەمە نیشتمانی ئەمە دارێکە هیچ ئەرکێکی لەسەر مرۆڤ نییە جگە لەوەی سوودت پێبەخشێ. یعنی نەپێویستی بە ئاودانە، نەپێویستی باڵپاچین و خزمەتکردن و کۆمەڵەشتە خۆی جگە لەوە بەرگەی ئاگرەگرێ یەکێک لە باشەکانی داری بەڕوەوەیە کە ئەسووتێت دواتر توانای هەڵدانەوەی هەیە. بۆیە ئێستا ئێمە ئاراستەی کارمان بەو شێوەیە کە بۆ نمونە لە سنەوبەریا دوورکەوینەوە لەو شوێنانی کە دارستانی دەستکرد دروست دەکەین و زیاتر پشت بەسین بە بۆ نمونە بە بەڕوو بە گۆیش بە بەڵاڵوو بەو دەوەنانەی کە بە سروشتی لە کوردستانە هەن بە ئەمانجیۆی یعنی زیاتر دارستانە دەستکردەکان نزیک بن لە سروشتەوە. یعنی داربەڕوو بەڕاستی ئەکرێ بڵین ئاڵتونێکی سەوزە ئەوەنە پیرۆزە ئەوەنە سوودی بۆ ژینگە و بۆ وڵاتی خۆمان. خۆی لەگەڵ کەشیم ژینگەم وڵاتایە گونجانەوە بە کوردێکیوە ئەڵێ ڕەسەنە یعنی بۆ نمونە قۆناغ بە قۆناغ ئێستا ئەمە گۆڕانکاری کەشوها بووە بە تەکید ئەم پلە گەرمانەی ئێستا هەیە لە هەشتاکانە نەبووە لە ساڵانی پێشترا نەبووە کە ڕووەدا گۆڕانکاریەکان هێواش ڕوەدەن ئەویش خۆی لەگەڵ ڕائهێنێ وەکوۆنیە تۆ دارێک لە دەرەوەی وڵات بێنی کە لەم ژینگەیە چی بۆ پلەی گەرمی چی بۆ ڕادەی بڵین بارانبارین ڕادەی شێ جۆری خاکەکەی زۆر جار گونجاو نییە. بەس داربەڕوو بە هەمووانە تێپەڕیوە و جگەلەوە بەڕاستی داربەڕۆنێ ئێمەی پاراستووە لە ناوچوون لە وەکو پەناگەیەک بۆ کورد لە هەموو قۆناغ و سەردەمەکانە. باش کاکداری لە مادەی 25 یاسای دارستان لە ساڵی 2012 دەرچووە هەندێک مادەی داناوە لێچێک چەند مادەیەکانەوە زەمادەیە کودووە ئاماژە بەوە کە ئەگەر بێت و وەبەرهێنێک لە ناوچەیەکی دارستانی بێت پرۆژێکی وەبەرهێنان ئەنجام ئەبێت ئەو دارانی کە لەو شوێنێدا بێگومان ئەبنە ڕێگر لە بەردەم ئەنجامدانی پرۆژەکەی ئەگەر ئەو دارانەی بڕیەوە یان لای برد قەرەبوو بکاتەوە قەرەبۆکەش پێما بێت دارێک بە 5 دار ئەوە قەرەبووی بڵێن ژینگەی بزەبت وایە بۆ نمونە بۆ هەر دارێک ئەبێ 5 دار بڕێنێتەوە. ئەمە جگەلەوە قەرەبووی مادیشی هەیە قەرەبووی مادی هەیە قەرەبوو مادیەکە بە پێی تەمەنی دار دیاری کراوە ئەویش ڕێنمایی تایبەتی خۆی هەیە کە لە وەقاعی کوردستان بڵاو کراوەتەوە بە پێی تەمەنی دارەکەی جۆری دارەکە سروشتیان دەستکردە و بە پێی تەمەنەکەی دیارەکرێکە بۆ نموناگە 50 ساڵە پارەکەەوە ناکاگەر تەمەنی 100 ساڵە ئەوە ناکە و بە پێی ژمارە و دارانە هەیە تۆ بڵین غەرامەی مادی لێوەرەگری و لە هەمان کاتیشە ئەبێ دار بچێنێ لە ئیلزامێکی لە ڕێگەی دایری ئێمەوە بۆی دیارەکەن لەگە بەڕێوەبەرایەتی ئێمەوە کە لەکوێ بیچێنێ ئەو تەمەنی و دارانە دیارێکرێکە ئەبێ بیچێنێتەوە ئەبێ لە 2 بۆ 3 ساڵ کەمتر نەبێ و 3 ساڵ خزمەتی بکە. ئەگەر عەدەدی دارەکان لە 400 دار تێپەڕی ئەوەی کە زیانی بەرەکەوە بۆی پرۆژەکەەوە ئەبێ پارکێک دروستکە لە بەرامبەر ئەو 400 دارە لەوە بۆ هەر دارێکی 5 دار بڕوێنێ یعنی پارکێکی دارستانی دروستکە و خزمەتی بکە هەتاکو ئەمە جێبەجێکردنی ئەمە وەکو دوایین پرسیارم جێبەجێکردنی ئەم یاسایە ئێوە هەر بەدۆداچوونی بۆکەن بە دڵنیایەوە ئێمە ئێستا لە زۆر شوێن هەمانە لە بەرامبەر ئەوەی کە بۆ نمونە پرۆژەیەکی گشتیش بۆ خزمەتی گشتی بۆ بە زیانی گەیاندووە بە دارستان ڕوبەرمان پێسەوز کردووە بە 20 دۆنم بە 6 دۆنم بە 16 دۆنم یعنی هەمانە لە سنووری پارکە دارستانی دەستکردەکانی خۆمانە پێمان کردووە و بەس ئەگە لە 400 تێپەڕێەوە بێ خۆی پارکێک دروستکە ئەبێ خۆی دروستی کات بە هەموو پێویستەکانیەوە. زۆر باشە دەست خۆش بە کاک دیاری سپاس بۆ زانیاریەکانە ماندوو نەبی سەلامەت بن وەرسەکەوتوو بن زۆر دەست خۆش بە دووبارە سپاس.